سڵاو لێ بێ گەوژین دۆخی کارمەندان چۆنە لە بواری تەندروستیە هیچ نقسێکتان نییە لێسایە؟ سەرەتا بە خێراتنتانەکەم بارودۆخی کارمەندان و پەرستاران و سەرچاومڕێکانی ناو ناوەندی تەندروستی لە بارودۆخێکی زۆ قرسدایە. جیاواز لە بابەتی دارایی و موچۆ ئەوانە کەرە ئەولاوە بابەتی کەمی میلاک لە ناو نەخۆشخانەکانە. ئەمە ساڵی لەدایکبوونی سلێمانیە. ئەمە تاکە ساڵی حکومیە لە ناو شاری سلێمانی هەموو مناڵ لێرە لەدایکە بێ. 36 خۆبەخشەی با بەڕێوە 7 ساڵ خۆبەخشن نەکدانە مەزراون ناشبن بەگرێ بەست خەسخانەکە هەر ڕۆژە و لە لای بەرپرسێک و هەر ڕۆژە و لە لای دەوڵەمەندێک شتێک هاوکاری هێنێ ئەیانداتێ یعنی خەسخانەکان تا سەری ئێسخان پەیچیان کەوتۆ لە پەرستار قەرز و قۆڵێ بەڕێواشێت ناودی تەندروستی حکومی تۆ من لە پرسیارەکەی تۆ ئەو پرسیارەت ئاڕاستەی من کرد بار و دۆخەکە زۆ خراپە هەر ئەم خەسەخانەیە سەمڕۆ ڕۆژی پەرستارانی ژنان و مناڵبوونە بچۆ بۆ بەشی چاودێری چڕ يعني هەمووی یا لە مناڵپارێز یا لە ئیداری گشتی یا خۆبەخش ینی بەدەگمەن موچەخۆرێکی حکومەتی تیابێ بە شەرتێ سلێمانی پێشەنگی هەموو عێراق باش یعنی چی دامەزراندنی بۆ ناکەیت گرێبەستی بۆ ناکەیت ئەی بۆ تۆ لەم هەفتەی پێش و گرێبەستت بڵێ دامەزراندنت بۆ کۆمەڵێک پەرستار کردووە ئەم ساڵ لە زانکۆیەکی هەلی لە دهۆک تەخەڕوجیان کردووە و هەر یەکسەر داشە مەزراندون هەمووشی مناڵە دەوڵەمەندن ئەی زانکۆ حکومیەکان ئەی پەیماگا حکومیەکان 20,000 دانە مەزراو لەم پارێزگا هەیە ئەوانە چی بکەن هەر زەقەیان بێ یعنی بەڕاستی ئەمانە زۆزە بێویژدانن جیاوازی تەبەقیەکەن جیاوازی ناوچەگەرێتیەکەن و حەسارێکی گەورە لەسەر منتیقی هەیە لە ڕووی دامەزراندن و ئەوە نەک ئەم نمونەیە چەندین نمونە چەندین بەڵگا هێنم کە چەندین دامەزراندن بەنهێنی کردووە ئەمە لێسای نەخسی کارمەندانی تەندروستی لە چەند لە ڕێژەکەیت لە چەندە لە تەندروستی سلێمانیە ڕێژەکە گۆڕێ لەم خەسەخانەیە پێویستیان بە نزیکی لە 160 نوقسانە بەڵێ ئەوەشی هەیە و لە ساچلیکە ئیبا بەڕێوە بڕۆسەیەکە لە ژوورۆبیان بینە زۆربیان بەتەمەنن زۆربیان ساڵێک یا دوانیان ماوە خانشین بن و ئەم ساڵ لەگەڵ پارە 1000 کە زیاتر خانشین بووە و هەندێکیان نەخۆشی درێژخایانیان هەیە توانای ئەو دەوام و ئەرکە زۆریان نییە لە سەرشانیان بڕۆ گەنجیتیانەمەوە خەسخانەکان چیتان یاوەتە دەست وەزارەتی تەندروستی بۆی کە چارەسەرین بابەتە بکات وڵی وەزیری تەندروستی ڕێزم هەیە بۆی ینی خۆ هەموو جارێ ئێمە داوای دامەزراندنی لەکەین داوای گرێبەستی لەکەین ئەویشەڵێ هەوڵە دەم و بەسەر چاو ئەوانە بەڵام هەوڵەکانی لەم منتیقی ئێمە هەمووی ئەتۆم لە ساڵنەوە نەتیجەی نییە بەڵام مانای نییە لە دۆک لە سۆران لە هەولێر بە نهێنی بە سڕی نهێنی بۆچی بنێنیک کاکاوژین تایبەت بە بەدر لە نەخۆشخانەی منداڵبوون لە نەخۆشخانەکانی ترا لەوێت چۆنە بۆ تا چەندێن نەقسی کارمەند هەیە بە بژەن بڕ بۆ مناڵان ئەو مناڵان لەو بەرەوەیە چۆ سیرکە یعنی قاوشێک مەفروزە شەوان 4 کەس خەفەر بێ 5 کەس خەفەر بێ 6 مناڵی تایە 2 کەس خەفەرە یەکێکشان خۆبەخش خەسخانەوە ڕۆبڕێەوە باشە ئەم خۆبەخشانە تا چەندێک بەردەوام ماوەی چەندێکە خۆبەخشەکان کە دانراون تیاتی چەندە دە ساڵ خۆبەخشەکان بەڵێ خۆبەخش هەیە چونکە لە 2013 دامەزراندنێ نەکراوە خۆبەخشەکان زۆ گوناحن ینی ئەم لە 2014 مەجموعێ بوو بە خۆبەخش تا 16 ئەوانە خۆبەخشیان کرد پایکۆتیان کرد ڕۆشتن ئەمە بێمنەت بوون لە باتیوی بێن دایان مەزرێنن بێوەفا بوون هاتن خەڵکی تریان کرد بە خۆبەخش ئەوانەی تر بایکۆتیان کرد پاشەنەوە چون خەڵکی تریان هێنا تایەتی هەر بەردەوامە تایەتی توشی نەفسی بوو خەڵکی خۆی کوشتو ئەتۆر 10 ساڵ گەنجێکی چاوەڕێی مستەقبەلی چاوەڕێی ژیانی نەک لە خەسخانە حکومیەکان لە ئەهلیەکانیش نەیانتوانی و کێشەی کارمەند و پەرستار بۆ ئێمە چارەسەرکەن کارمەندێک پەرستارێک لەو نەخۆشخانە ئەهلی 250,000 هەیە بەڵام پاکەرەوەیەک 350,000 هەیە پاکەرەوەیەک ڕێزمێ بووی باشە بە 250,000 کەسێکە توانێت پێبژی مانگێک وڵای حەزەکەم ئەو پرسیارە لە ڕێگەی مایکی تۆ لە جەنابی وەزیری تەندروستی و لە ئەنجومەنی وەزیرانی کەم کاکاوژین لەماوەی ڕابردووە ئێوە ویستان ژمارەیەک لە کارمەندی تەندروستی بنێرن بۆ بەسڕە بۆ نەخۆشخانەکە مەگەیش بەچی مجموعەیەکمان ناردووە خەسخانەکە چەند بەشێکی کراوەتەوە کە بە کاملی هەمووی کرایەوە ئەو عەدەدانی کە پێشتر باسمان کرد جێکرێنەوە نەک لە بەسڕە لە چەند پارێزگایەکی تری جنوبی عێراقیش لە ناوەڕاست و جنوب جوابیان بۆ ناردوین بە تایبەتی لەگەڵ خۆم گفتوگۆیان کردو لە ڕێگەی هەندێک برادەریشەوە داواکەن ئێمە لێرە خەڵکیان بۆ بنێرین بەس مشکلەیەک هەیە برایجان ئەم کارمەند و پەرستارانی ئێمە ئامادەییان تیان نییە بچنە دەروی هەرێمی کوردستان
يعني تۆ لەوێ ئێمە شوێنیمانەوەمان بۆ تەرتیب کردوون خواردنمان بۆ تەرتیب کردوون هاتچۆمان بۆ تەرتیب کردوون زۆر کەم من ئەوانی کە ئەچن بە تایبەتی لە کچەکانە کەس ناچێ لە کوڕەکانیشە زۆر کە من ئەوێ لای ماڵەوە بێ وەڵاوکو چۆن لە خەسخانە حکومیەکان هەمیێ لای ماڵی خۆیان بێ ئەوانیشیان لای ماڵەوێ دنیا گۆڕاوە خەڵک لە هەندستانەوە دێت لە خەسخانە هەلەکانی ێریشەکە بەس خەڵک لە سلێمانی و ئامادە نییە بچێت لە بەسڕە و لە نەجەف ئیشکە یعنی ئەوە دەسە کارمەندتان نردووە وڵای ڕێژەکەی نازم بەس تاسە دوو گروپمان نردووە بەڵێ نردوومان ئیشەکەن لەوێ ئیشەکەن هەندێک کەس لەوێ ئیشەکە هەندێکی تریش ئیشەڵا لە مدەی داهاتوو کە خسخانەکە فراوان بوو ئەینێرین ئەوە نموزەجێ بوو کە ئێمە وەکو سندیکا هەوڵە دەین نەک لە سلێمانی هەوڵە دەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەوڵە دەین لەسەر دەرەوەی هەرێمی کوردستان و هەوڵە دەین لە دەرەوەی عێراق هەوڵی هەلی کار بین بەڵام ئێمە بێ ئەو زانکۆ و پەیمانگایانە ئەم پەرستارانەمان بۆ پێبگێنن ئەم کارمەندانەمان بۆ پێبگێنن وەکو وڵاتی ئوردن لە ئوردن خەڵک لە مەرحەلە دووە لە کۆلێژی پەرستاری زەمان کراوە لە دووەلی خلیج یا لە وڵاتانی ئەوروپا هەر لە ئێسەوە چاوەڕێکن بیبن کاری بنێ سمعەیەکیان هەیە و ئاشتن بۆ ئیش و ئاستی زانستیان باش بەڵام من چی بکەم حکوومەتی هەرێم ئەم ساڵ 11 پەیمانگای هەلی بۆ کردومەتەوە ئەڵێم مەیکەرەوە وەکو خۆڵ وایە حساب بۆ ناکەن ناگەڕێتەوە بۆ سەحا ناگەڕێتەوە بۆ سندیکا ینی بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵا دەورێکی زۆر خراپی هەیە لەم ڕێژە بەتاڵە و دەورێکی خراپی لەم کوالیتیە خراپە و دەورێکی خراپی هەیە کە ناگەڕێتەوە بە تەنسیق نازم حکوومەتە هەر کەسە و لە وەزارەتەوە لە دۆڵێکە کەسەگەی لە کەس نییە سپاس بۆ بەڕێز